قوتابیان بە پۆشینی جلوبەرجی کوردیەوە چوونەدەوە. ئەمڕۆ ئەوان تەنیا بوون لە پۆشینی جلی کوردی، چونکە بەهۆی ئەوەی ڕۆژی دەیچێ کە بە ڕۆژی جلی کوردی دانراوە دەکەوێتە هەینێەوە و دەوام نییە. وەزیری پەروەردە داوا لە مامۆستا و بەڕێوەبەرانی خوێندنگاکان دەکات بە گرنگیەوە بایەخ بەم ڕۆژە بدەن و هانی قوتابی خوێندکارانیان بدەن کە جلی کوردی لەبەر بکەن. داوا لە مامۆستانی خۆشەویست دەکەم بە تایبەتی لە کارجێڕی قوتابخانەکان کە گرنگی بە یادە نیشتیمانی و نەتەوەییەکان بدەن، بە جلی کوردی بدەن، بە کەلتوری کوردەواری بدەن و لە هەمان کاتیشدا تەکید لەسەر ئەوە بکەنەوە ئەو خۆشی و ناخۆشیانەی میلەتی ئێمە بە تایبەتی کارەساتەکان بۆ خوێندکار و قوتابیان ڕوون بکەنەوە. زەرورە خوێندکار و قوتابیانی ئێمە بزانن جینۆساید چییە، ئەنفال چییە، ئێش و ئازارەکان چ بووە لە ڕابردوو. لە بەشێک لە خوێندنگاکان بە بۆنەی ڕۆژی جلی کوردیەوە ئاهەنگیان جێڕا و چالاکی هونەریان نمایش کرد. کوردین پێویستە جلی کوردی بپۆشین. جلی کوردی جلێکی جوانە، پۆشتە جوانە کوردەواری ئێمە نیشانەدا. پێویستە تا ڕادەیەکی زۆر باش جلوی بەرگی کوردی لە قوتابخانەکانە بەکاربێنرێ، ئەم ڕۆژە یاد بکرێتەوە. ئێمە لەم ڕۆژەدا بەرز ڕاگررتنی ڕۆژی جلی کوردیە، بەس تەنها لەم ڕۆژەدا با جلی کوردی نەبێتە کولتورێک، بەڵکو هەموو کاتێک جلی کوردی ببتە حادەتێک لە ناومان کەوا بەرزڕاگرێت، چکە هەموو نەتەوەیەک بە جلی خۆیەوە جوانە. هەموو تاکێکی کورد کەسێکی کورد ئافرەت بین پیا و بین پێ خۆشحاڵین بەم ڕۆژە لە بروی ئێمە شانازی بە نەتەوایەتی خۆمانەکەین، بە کوردایەتی خۆمانەوەکەین، شانازی بەم جلو بەرگە کوردی خۆمانەوەکەین کە پێناسەیەکی کووردە بۆ خەڵک. بەهۆی ئەوەی ڕۆژی جلی کوردی پێشخرا وەکو ساڵان ئەم ڕۆژە لەسەر شەقامەکان هەستی پێنەکرا و وەکو لە ساڵانی پێشوو دەبینرا. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.